ڕزگار محەممەد بەڕێزیان قایمقامی مەخمور لەگەڵمان دەبێت گفتوگۆی زیاتری ئەم بابەتەی لەگەڵ دەکەین. بەڕێز ڕزگار شەوتان باش، سوپاس بۆی کە ئامادەن لەگەڵمان. بۆ خۆتان نەزانن قەزای مەخمور کەوتۆتە چوارچێوەی مادەی 140ەوە، بۆیە بە گرنگی ێزانین لەوەوە دەست پێ بکەم. جارێ با بزانین مادەی 140 گرنگی ماوە بۆ ئەو ناوچانە؟ بڵێ، زۆر سوپاس لەبۆ بەسەرکردنەوەی بارودۆخی قەزای مەخمور و پرسکردن لەبارەیەوە. هەڵبەتە جێبەجێکردنی مادەی 140 گرنگێکی زۆری هەیە لە ناوچەکەی ئێمە لە قەزای مەخمور، ئەویش بۆ ئەوەیە کە ئەو دوو ئیدارەیەی کە ئێستا کە قەزای مەخموری تێکەوتو یەکدایی بێتەوە و بە شێوەیەکی یاسایی و کە لە دەستور هاتووە بگەڕێتەوە سەر بەڕای ئێمە بگەڕێتەوە سەر پارێزگای هەولێر، چونکە لە دەستپێکی خۆی کە بوویتە قەزا لە ساڵی 1927 وەکو قەزایەک سەر بە پارێزگای هەولێر بووە، هیچ پەیوەندێکی لەگەڵ پارێزگای نینەوە نەبووە. لە دوای ڕووداوەکانی ساڵی 1991 کەتە دەرەوەی هێڵی 36 دژە فڕین تاوەکو ساڵی 96 هەروەکو قەزایەک لەسەر پارێزگای هەولێر مابەوە. بەڵام لە ساڵی 96 لەلایەن مەجلیسی قیادەی ثەورەی ئەو کات بە بڕیارێک لکێنراوە بە پارێزگای نینەوە تەنها بۆ بەڕێوەبردنی لە ڕووی کارگێڕوەی، یعنی بە شێوەیەکی یەکجاری لە هەولێر نەکرایتەوە و بکەوێتە سەر پارێزگای نینەوە بۆ بەڕێوەبردنی بووە لە ڕووی کارگێڕیەوە. بەداخەوە ژانی دوای 2003 وەکو یەک لەو ناوچانەی کە کێشە لەسەر ناسێنرا و تاوەکو ئێستاش خەڵکەکەی بەڕاستی زۆر کێشە و زۆر گرفتیان هەیە و مادیبوونێکی زۆر لە بۆ خەڵکەکەی بە کورد و بە عەرەبیەوە دروست بووە. دیارترین کێشە و گرفتەکان چیە لەو ناوچەیەدا؟ وەکو باسم کرد سەرەتا بابەتی دوو ئیدارەیەکێ، ئێمە لە ڕووی بودجەوە سەر بە پارێزگای نینەوەین، یعنی بەشە بودجەی پەرەپێدانی پارێزگاکانی قەزای مەخمور لەسەر پارێزگای نینەوە بۆ ئێمە دێتن. ئەو بەستانەوەی ئێمە لە ڕووی کارگێڕیەوە، بەڵام لە بابەتەکانی دیکە هەمووی لەگەڵ پارێزگای هەولێرە. تاوەکو ئێستاش بابەتی زەویزارەکانی قەزای مەخمور لەسەر پارێزگای هەولێرە، ناسنامەی باری شارستانی لەسەر هەولێرە، پێداویستەکانی خۆی لە ڕووی بازار و لە ڕووی پەیوەندیەکانەوە لەگەڵ پارێزگای هەولێرە. وەکو باسیشان کرد جەنابتان لە راپۆرتەکەتان، نزیکی لە شاری هەولێر و ئەو پەیوەندێت دێرینەی خۆی لەگە پارێزگای هەولێر زۆر زۆر ئاسانترە لەوەی کە ئێستاکە کە دابڕاوە چێندرای بە پارێزگای نینەوە. بەڵێ کاک ڕزگار، بۆ خۆتان ئاگادارن کە ئێستا بە پێداگری کورد و بە دیاریکراوی سەرۆک بارزانی خەریکی کاراکردنەوەی لیژنەی مادەی 140 یاخود لیژنەیەکی جیاواز و تازەتر دابنێن بۆ کاراکردنەوە و جێبەجێکردنی مادەی 140. بەڵام سەرۆکی لیژنەکە باز لەوە دەکرێت کە عەرەبێکە، کەواتە تا چەندە گرنگ بوو سەرۆکی ئەم لیژنەیە کوردێک بووە؟ هیچ جیاوازیەک دەبینن؟ بەڵێ بێگومان جیاوازی دەبیندرێ. ئەمە ئەگەر ببیرە خۆمان بینەوە چەند ساڵی ڕابردوو ئەندام پەرلەمانێکی عێراقی کە حەنان فەتلاوی بوو باسی کرد بە شانازیەوە کە من بە تەنها چەندین ساڵ ڕێگر بووم لەوەی کەوە ئەو بابەتە دەستوریە، ئەو مادە دەستوریە جێبەجێ بکرێ و ئەو خەڵکانەی کە خاوەن مافن مافەکانیان بکەڕێتەوە و ئەو خەڵکانەیەکەوە بە تەعەدا و هاتینە سەر زەوی و زاری خەڵک هەروە بمینێنەوە. بێگومان ئەو کەسەی کەوە لە لێژنەکان سەرپەرشتی ئەو مادەیە دەکاتن گرنگێکی زۆری هەیە کەوە دام بە مافەکان بنێتن و بەڕاست برێ ڕاست. ئێمە وەکو قەزای مەخمور وەکو باسم کرد یەکێکی لەو ناوچانەی کەوە قوربانی ئەو مادەین و قوربانی ئەو دواخستنی جێبەجێکردنی ئەو مادەین. زەحمەتیەکانی ژیان لە بۆ دانیشتوانی ناوچەکە بەڕادەیەکە کە ماوەیەک پێش ئێستا جەنابتان پێئاگادارن بازگەکەی نێوان مەخمور و هەولێر بە شێوەیەک داخرا بەسەر خەڵکەکەدا هەتا خواردنی وشکە بەروبوومی کشتتوکاڵی ئەوانش کە ڕێگای پێنەدرا لە هەولێرەوە بێتن لە بۆ مەخمور. گرفتەکانمان زۆرە، ینی ئازیەت و ئازاری خەڵکەکە زۆرە، هەتاوەکو ئەو بابەتە وەکو خۆی ببینێتەوە و کارا نەکرێتن گرفتەکانی ناوچەکەی ئێمە کۆتایی پێنایە. باشە بەڕێز ڕزگار، کێشەیەکی دیکە هەیە لەو ناوچانە، ئەویش کێشەی زەوی و زارە. بۆ ئەم بابەتە چیتان کردووە ئێوە وەکو قایمقامی مەخمور؟ خۆی بابەتی زەوی و زار بە تایبەتی کشتتوکاڵیەکەی وهەبوونی کێشەش لە نێوان
ئەو جوتیارانەی کە لە دوای ساڵی 96 هەڵبەتە جەنابتان دەزانن کە قەزای مەخموریش یەک لەو شوێنانە بوو کە بەرشاڵاوی تعریبکردن هات و چەندین کۆمەلگای تعریب لە ناوچەکە دامەزران و خەڵکی دیکەی لایدا لە شوێنەکانی دیکەی عێراق هاتن و لە ناوچەکە جێگیرکران. دوای 2003 و گەڕانەوەی دانیشتوانی ڕەسەنی ناوچەکە لە بۆ شوێنەکان و زێری بابی خۆیان بەشێکی زۆری ئەو ناوچانە هاتەوە بەردەستی خاوەنەکانیە، بەڵام کێشەشمان هەرمایە. ئێستا کە لە ڕێگای دادگاکانەوە، ئێستا کە لە ڕێگای بەڕێوەبەرایەتی کشتتوکاڵی نینەوە خەڵکێک کە لە ساڵانی 96 تاوەکو 2003 گرێبەستیان لە سزەویەکان بۆ ئەنجام درابوو هات دێن داوای سکاڵای یاسایی تۆمار دەکەن لەسەر خاوانی ڕەسەنی زەویەکان و بەشێکیان لەوانەش یعنی بەداخەوە لە دادگاکان کێشەکان کە یەکلاکرایتەوە بە قازانجی ئەو خەڵکەی کە تعریب بۆ یەکلاکرایتەوە جگە لەوەی کە زەویەکان لە بەردەستیان دەردەهێنرێ داوای قەرەبووی چەندین ساڵی ڕابردووشیان لێ دەکەن کە ئەوەش یعنی دووبارە قەدرێکە لە خەڵکی ناوچەکە دەکرێتەوە. ئێوە هیچ چارەسەرێکتان پێ بووە کاگڕزگار؟ مە ماوەیەکی زۆرە دەرکمان بۆ بابەتە کردیەوە لە بۆ چارەسەرکردن و ڕێگری لێکردنیشی پێشی چەند ساڵێک لە کۆبنەوەکان و بە فەرمیش داوامان لە ئەنجومەنی پارێزگای نینەوە کرد بەو پێی کە دەسەڵاتی یاسادانانە لە پارێزگای نینەوە و هەروەها داوامان لە پارێزگای نینەوە کرد جەنابی پارێزگار و جێگری یەکەمیشی کەوا بابەتی گرێبەست ڕابگیرێتن لەلایەن بەشی زەویزاری پارێزگای نینەوە کشتتوکاڵی نینەوە گرێبەست نەکرێتن و نوێژ نەکرێتەوە لەبەر ئەوەی ئەوە بابەتەکە پەیوەندی بە مافی خەڵک هەیە و هەرچەندە بڕیارێک هەبووە لە ساڵی 2004 کەوا ئەو گرێبەستانەی کاتی خۆی لە هەولێر ئەنجامدران ئەوان شەرعینە، بەڵام بەداخەوە ئێستا کە بەڕێوەبەرایەتی کشتتوکاڵی نینەوە بە شێوەیەک مامەڵە دەکات گرێبەستەکانی هەولێر دەکات تا ڕادەیەک بە نووسراوی فەرمی لە بۆ دادگای بەرایی مەخموور نووسوتیان کە گرێبەستەکانی هەولێر ناشەرعینە و نابی کاری پێ بکرێت، تەنها ئەو گرێبەستانەی لە پارێزگای نینەوە لە بەڕێوەبەرایەتی کشتتوکاڵی نینەوە ئەوانە شەرعینە کە ئەوەش یعنی بە کۆتاییەکەی ئەوە دەبیتن وەکو هەڵوەشانەوەی زیاتر لە 6,000 گرێبەستی کشتتوکاڵیە کە هی دانیشتوانی ناوچەکەی بە تایبەتیش کوردەکە. بەڕێز ڕزگار، مەترسیەکان و جموجۆڵەکانی داعش لە چه ئاستێکدایە لەو ناوچانە چکە دەوترێت هێشتا مەترسیەکانی داعش ماوە بەسەر ناوچەکەەوە؟ خۆی لە ڕاستیدا ئەو نێوانەی کە لە ئەو ئەرض الحەرامەک و باز دەکەن ئەو نێوانەی بینی هێزەکانی پێشمەرگەی کوردستان و سوپای عێراقی تاوەکو ئێستاکە هەر وەکو خۆی ماوەتەوە، ینی بە درێژایی چیای قەرەچووخ تاوەکو ئێستاکە ئەوان یعنی مەفرەزەکانی داعش بوونیان هەیە لەو شوێنانە و دیتراون. چەند ڕۆژێک بەر لە ئێستا بە ئیستیغلالکردنی ئەوەی کە تەم و مشت بووە بە شەو لە خاری گوندی ئازیکەن براو یەک لە سەنگەرەکانی سوپای عێراق چوون کە دەنجی دا و خەڵک بەڕاستی بیستی. ئەوە تەکیدی ئەوە بوو کە داعش تاوەکو ئێستاکە لە ناوچەکە مایە، مەفرەزەکانیان مایە، ئەو شوێنانیان خۆستیتەوە کە هێزی هەردوو لە لێی دوورن و بەڕاستیش جموجۆڵەکانیان جێی مەترسی و دڵاڕاوچێن لە بۆ خەڵکی ناوچەکە. هەماهەنگیتان لەگەڵ لایەنی پەیوەندیداردا چۆنە؟ چوینە سەر هەیە لە هەردووک لەگەر هێزی پێشمەرگەی کوردستان کە لەسەر چای خەرەچوو ئەرچی پاراستنی ناوچەکە دەبین، هەروەها لەگەر فڕقەی چاردەی سوپای عێراقیش کە ئەوانش ئەرچی پاراستنی ناوچەکە دەبین و لەو کاتەوە کە ژووری ئۆپەراسیۆنەکانی مەخموریش دامەزراوە هەماهەنگێکی باش لە نێوان هەردوو هێز هەیە و چەندین جاریش ئۆپەراسیۆنی هاوبەش کرایە، بەڵام تاوەکو ئەو نێوانە بەکراوەیی لە نێوان هەردوو هێزەکە مابێتن کە بە درێژایی چای خەرەچووە ئەو کلێنە ڕێگا دەداتن بەوەی کە تیرۆستانی داعش بتوانن ئەو ناوچەی بخۆزنەوە وەکو مەترسیەک و وەکو تەهدیدێک لە بۆ ناوچەکە ببینێ. باش، ئێوە فشارەکانتان چی دەبێت هەم بۆ سەر حکوومەتی هەرێمی کوردستان هەم بۆ سەر حکوومەتی عێراقی بۆ جێبەجێکردنی مادەی 140 چکە بەڕێستان ئاماژەتان پێدا کە جێبەجێکردنی ئەو مادەیە گەلێک گرنگە بۆ ناوچەکە؟
ئێمە ماوەیەک پێش ئێستاکە بە سوپاسەوە کە جەنابی وەزیری ناوچە کوردستانیەکانی دەرەوەی دەسەڵاتی هەرێم وەکو سەردانێک هاتە قەزای مەخمور لەگە جەنابیشیان باسمان لەوە کرد کە بارودۆخی قەزای مەخمور بە دیتنی ئێمە جیاوازێکی هەیە لەگە شوێنەکانی تر چونکە وەکو قەزایەک هیچ گومان لەوە دانیە کە سەر بە پارێزگای هەولێر بووە و ئەو بڕیارەشی کە بەهۆیەوە لکێنراوە بە پارێزگای نینەوە یەکلایی کەرەوە نەبووە و جیاکردنەوەش نەبووە لە هەولێر تەنها بە شێوەیەکی کاتی بەڕێوەبردن بووە بۆ ئێمە داوامان لە جەنابیشیان کرد کە لەسەر ئەو بابەتە لەگە حکوومەتی هەرێمی کوردستان گفتوگۆیەکی بەجددی بکرێ و ئێمەش ئامادەی خۆمان پیشاندا کە وەکو سەردان وەکو هەرچی کە پێویستە لەسەر ئێمە وەکو کارژێری ناوچەکە هەوڵ و کۆشتەکانی خۆمان لەگەر ئەو لایەنە سیاسیانەی کە لە ناوچەکە کاران هەروەها لەگەر دانیشتوانی ناوچەکە بە کورد و بە عەرەبیەوە ئامادەینە لە بۆ هەر ئەرک و هەر پێویستێک لە بۆ داواکاری چ لە هەولێر چ لە باغدا لۆ ئەوەی ئەو بابەتە لە ناوچەکەی ئێمە یەکلایی بکرێتەوە و هەروەها لەگەر پارێزگای نەوەش بە هەمان شێوە ئێمە لەبەر هەبوونی ئەو گرفتە کارجێڕانی کە باسمان کرد زۆر جار داوامان کردێت کە دەبێت ئەو بابەتە یەکلایی بکرێتەوە ئەمە لە ڕووی کارجێڕیەوە سەر بە جیهان پارێزگاین تاوەکو خەڵکەکەش بتوانی و ئاراستەی ئیش و کاری مەش دیار بیتە. بەڕێز ڕزگار محەممەد قایمقامی مەخمور گەلێک سوپاس.